اللي هم اللي كده كاهل Evet. مثلا در ندرێن روزگار دفعه گفتم میشه سلام İşte şimdi.
شي مكة راس وردان. السلام عليكم. ساعة تونس. ما ساعة تونس. ثانية كاميرا كم صار رقت
شكلي بكرتوشي توزاوية كان دسي رمضاني ما يا دبي اوها قلت خيل هرنا خوار بابنا
يكرو كتبان صينية شو كيلو دابا لها فيتو كرادة هما اللاعبين شوف مرة ذكر في آخر دور يمكن إن قامت كلمتين
Bak gözüm fazla gördüm. Diğer mi? Kaçam. Kaçam. Hani kilo bolduk sana kilo harcamaydı. Zor bunu yapmıyor bu diye bana arımış diye.
چەندی ئیزافیدا Captain.
Ben tornavidam aslında. Açık olmasın ya. Buyur yok. صراحة مجان برا ندرين تعرف شو تقوم نسبيك Sì. La barroja qui te
ليه جولك تقعد بس شو تجيب كتو جولة أوزو وزو طلبت شوي سناب شات يا أوبري كم عند بس أوبري كتو جولة زو
خير بابا زمان وزي ولا زين دوتوني خير والله جوانا كرا اشتي شندا والله بس الجار باش درت في الركاني Sen bildiğine bazı kenardan şeyler.
كان لاعب باش فيها تزيد الشيء ساعات سندتي لا والله قبل
هم یاری کنه دوران دو بابا شانه زیب راه بونا دیا یا گوشی دقا لبرت تام مسقط تيجي مسابقة والله كريم جول ثاني يا كم يدنا كارت الصورة بنيرم سن داخل يا ابني برا عليه يا لك داك ما لكم باب تاخذ ابرز من او تشوتي لكن بدي باكي كم سن داخل سايد كينيا اوكي كنت كايني هذا ما له داعي وهي كمان أما وهاني نحن من الانتكاب لوني مبتليش كاتب سلسلة وهاي
قريب من الدفير باقي قال لي شات من اللي يرمم كابتن تابصني راستا خوش من أربي وقوله ما لا قرب يقول يكم كثير بتجاني نقول رامنا قلت أنا بس بتوقر ما تقدرين كبار سين خواري أنا بتسوي خوار كده هندير ديره سكتي خوار كده تاو برفواري احتياجي من ليه راور الدقرم ليه راور الدقرم برا ليه راور الدقرم ورا من سڵای خی گەورە لە تۆ لە تەواوی بنەرانی کەناڵ ئاسمانی پێیان پێشنگ یاریەکانی خولی نایابی لاوانی کوردستان لە ئێستادا لە یاریەکانی هەفتەی پێش کۆتاییە هەندرێن پێشنگ کە 15 خاڵی هەبوو میوانداری سیروانی هەڵەبجەی کردووە لە یاریەکەی لە ئێستادا کە لە خولەکی 88 بۆ 89 هەندرێن بە 3 گۆڵی بێ وەڵام لە پێشە ئەگەر هاوکارم دیمەنەکانی یاریەکە بگوازێتەوە هەندرێن لە جێم یەکەم نەیتوان هیچ گۆڵێک تۆمارکە بەڵام لە جێمی دوم لە ڕێگەی علی وریا دەست پێشخەری کرد گۆڵێک تۆمار کرد و دواتریش ئیسماعیل خدر گۆڵکاری خولەکە توانی 2 گۆڵ تۆمار بکاتن و لە یاریەکانی تریش هەردوو ڕکابەرەکەی هەندرێن سیروانی نوێ بە گۆڵێکی بێ وەڵام لە دواوێ بەرامبەر بە یانە ئیبرایەتی و پێشمەرگەی سلێمانیش بە هەمان شێوە لە دوایە بەرامبەر پێشمەرگەی هەولێر بە 2 گۆڵ بەرامبەر بە گۆڵێک بەم ئەنجامە هەندرێن دەبێتە پاڵەوانی خولەکە ئەگەر یاریەکان بەم ئەنجامە بمێنێتەوە بەم شێوە بمێنێتەوە ئەگەر سیروانی نوێ و
پێشمەرگەی سلێمانی گۆڵ یەکسانیش تۆمار بکەن هەندرێن ئەگەر بە مەنجامە بەردەوام بێتن ئەمە دەرفەتێشتری یانەی هەندرێن بوو خەریک بوو گۆڵی چوارەمیش تۆمار بکە هەندرێن دەتوانین بڵێم کۆتایی بە یاریەکەیەنەوە بەهۆی ئەوەیەوە سیروانی هەڵەبجە هیچ خاڵێکی لە یاریەکانی تیش بەدەستێنەوە لەم یاریش دەستبەرداری ئەنجام یاریەکە بووە بۆیە پێشبینی دەکرێت یاریەکە کۆتایی پێهاتوێەوە یاریەکانی تریژ ئەگەر بێت و یەکسانیش بن هەندرێن بە فەرمی دەبێتە پاڵەوانی خولەکە بەڵێ پێشن. بەڵێ لە یاریەکانی هەفتەی پێشکۆتایی خولی لاوانی نایابی کوردستان یانەی هەندرێن میوانداری سیروانی هەڵەبجەی کرد لە یاریەکەش توانی بە 3 گۆڵی بێوەڵام سەرکەوتن تۆمار بکاتن کە گۆڵ یەکەم علی وریا تۆماری کرد و 2 گۆڵەکەی تریش ئیسماعیل خدر تۆماری کرد بەم شێوەیە یانەی تیپی لاوان یانەی هەندرێن بووە پاڵەوان ئەمە ئاهەنگجێڕانی ستافی تیپەکەیە لە ڕاهێنەران و لە یاریزانان دڵخۆشێکی زۆریان پێوە دیارە بەهۆی ئەوەیەوە توانیان بەر لە کۆتایی هاتنی خولەکە بە هەفتەیەک ببنە پاڵەوە من دەمێ بەشێکی یاریزانەکان و ستافی ڕاهێنەران وەربگرم سەرەتا بە یەکێک لە یاریزانەکان دەست پێ دەکەم کە بەهۆی پێکانەوە دابڕەوە کاگڕێبار تا چەند دڵخۆشن کە بوونە پاڵەوە بەخێراتنی کەناڵەکەتان دەکەم کاکوسێن ئەنی وەڕاستی هەستێکی زۆر خۆشم هەیە کە توانیم بۆ یەکەم جار نازناوی خولی کوردستان بەدەست بێنم پیرۆزبایی لە ڕاهێنەر و دەستەی کارژێر و یاریزانەکان دەکەم بەڕاستی ماندی بوون دەستخۆشی مامۆستا ڕێناس و مامۆستا دڵشاد دەکەم ینی بەڕاستی ماند بووین لەگەڵمان پیرۆزە لە هەموو هەوادارانی هەندرێن بەدەر لەوەی کە نەتوانین لەناو یاریگای بەڵام ڕۆحە لەگە تیپەکە بەوەیەوە هەم یاریگاکان بە پێکان هەموو یاریەکان لەو کاتەوەی پێکان بوومە هەموو یاریەکان ئامادە بوومە ینی یانەی هەندرێن هەموو شتێکە بۆ من سەرکەوتوو من دەست خۆش بێ پیرۆستان بێ دەمێ بەشێشتری یاریزانان و ستافی ڕاهێنەران وەربگرین مامۆستا دڵشاد بەشێش ڕاستەخۆ لەگەڵتانی تا چەند دڵخۆشنکەوە توانیتان ببنە پاڵەوان دوای ئەوەیەوە یاریەکانی تریش بە سوودیەوە بە کۆتا ئێوەش توانیتان سەرکەوتن لە یاری بە ناوی خوای گەورە گومانی تێدانێت دڵخۆشیەکەم لە ڕادە بەدەرە چکە 9 مانگە نزیکی 7-8 مانگە ئێمە ماندیبوون و شەو نەخۆنی و ئازار و ناڕەحەتی هەموو شتێک دەچێشین لە پێنا ئەو ڕۆژە الحەمدوللا هەم گەیشتینە ئامانجەکەی خۆمان هەم ئەوەی پلانمان لۆ دانابوو تا ئێستا الحەمدوللا گەیشتینە و ئێشتان ئەگەرچی جەولەگمایە لە خولی کوردستان بەڵام بە ئیستیفادەکردن لە نەتائیجی یاریەکانی دیکە الحەمدوللا توانیمان ببینە پاڵەوە پیرۆزبایی لە هەموو کارژێڕی و یاریزان و هەندەران یانەی وەرشی هەندرێن دەکەم دووبارە و دەبارە دڵخۆشی و دەستخۆشی لە یاریزانەکان دەکەم بەڕاستی ئەوەی کە پێمان گوتن لەمەوەی 7 مانگە وەکو شێت جەنگان وەکو زەنگاوەر جەنگان ینی بە هەموو شێوازەکان لێیان ڕازێن الحەمدوللا دووبارە دەبارە پیرۆزە دەستخۆشی لەنگۆ دەکەم کە شەو نەخۆنی و ئازار و ناڕەحەتی گەرماتان قبول کرد و ڕۆژانە پەخشی ئەو یاریانە دەکەن زۆر سوپاس دەستان خۆش کاک حوسێن دووبارە پیرۆزە لە هەموو هەندەرانیانەی خۆش مامۆستا دڵشاد دەمێ بەشێشتر لە ستافی تیپەکە وەربگرم کاک سروود تا چەند دڵخۆشن کە توانیتان ماندووبوونی ساڵێک بە پاڵەوان بوون زۆر سپاس دڵخۆشی مە بە دڵخۆشی ئێوەیە سپاسان دەکەین ئامادە بن هەموو یاریەک و دەستخۆشی لە دەستەی کارژێر و سەرۆگیانە و ئەو دوو ڕاهێنەرە خۆشەویستانە دەکەن لەگەر یا تەواوی یاریزانان جوودەکی زۆرمان سەرف کرد بەرهەمەش چاچیە بوو ئینشاڵڵا دەبنە هەوێنی سەرکەوتنی تیپی یەکەمیشمان خۆش کاک سروود بەڵێ ئەمە دیمەنەکانی خۆشی دەربڕینی یاریزانانە بەڵێ کاک ئەحمەد تا چەند دڵخۆشیکەوە لەگەڵ تیپەکەت بوونە پاڵەوە بەڕاستی دەستخۆش لامان دەکەم بەڕاستی کات تەدریبی زۆر لە گەرماماندی بوون بەڕاستی ئیدارەش زۆر پاپشتیمان بوو هەر لێکەمەوە لە پێش سەرەتای دەستپێکردنی دەوریەکەی بەڕاست زۆر خۆمان باش ئامادەکرد لەوە کاسەکەی هەر لێکەمەوە ئەمەش
بەڕاستی هەم خۆماماندی کرتا بینە سەبەبی یەکەمی دەستخۆشیەک بێک لە یاریبەکان دەکەم و ئیشەڵا خوا لە سارشکە هەموو نادیەکانی تکەش مۆفەق دەکات دەستان خۆش خۆش بێ من دەمەیە یەکێک لە یارزانەکانی تیژ وەرگرم ئەویش بەدەر لە یارزانەکانی ترکەوە ئیسماعیل خدر توانی ببێتە گۆڵکاری خولەکە بەر لە کۆتایی هاتنی خولەکە بە هەفتەیەکیش کاک ئیسماعیل بە شێوەیەک ڕاستەخۆ لەگەڵتین تا چەند دڵخۆشیکەوە دەتوانین بڵێن تا ڕادیەکی زۆر تا ڕادیەکی زۆر گۆڵکاربوونی شت لە خولەکە یەکلا کردەوە بەو دوو گۆڵێکە لەم یاریە تۆمارت کرد و یانە کەشتان بۆ پاڵەوان چ هەستێک تێ بەڵاستی هەستێکی زۆر خۆشمێکەوە توانیمان بە دیارە لی ناگەڕێن بە تەواتی قسەکانی بکە بەڵێ کاک ئیسماعیل قسەکان لەسەرتاوە بەڵێ زۆر سپاس بۆ کاگەرکەوە توانیمان ببینە پاڵەوانی خولی لاوانی کوردستانکەوە بە یارمەتی دەستەی کارژێڕی و یاریزانەکان کەواتوانیمیان ببین بە پاڵان و ببن بە گۆڵکاری خولەکە تاوەکو ئێستاکە ئیشەڵڵا بە هیوای نازناوەکەینی زۆر سپاسم خۆشبی بەڵێ یاریەکانی خولی نایابی لاوانی کوردستان بە دەیانە بەشداری کرد و چەندیانەیە کشانەوە پێش دەستپێکردنی خولەکە و بە 9 هەفتە بەڕێوە چوو یاریەکانی کە ئەمە هەفتەی هەشتم بوو هەرچەندە هەفتەیە چما بوو یاریەکان بەڵام یانە هەندرێن توانی کۆی خاڵەکانی بگەنتە 18 خاڵ و خاڵەکانی لەگەڵ کابرەکانی زیاتر بکاتنە مەژوای کردەوە پێش تەوابوونی خولەکە ببێتە پاڵەوان